دەی هەفت 5 ساڵ بەسەر ڕاگەاندنی کابینەی نۆی حکوومەتی هەرێمدا تێدەپەڕێت. ئەو کابینەی بە ناوی چاکسازیەوە ڕاگەیەندرا، بەڵام نەک چاکسازی نەکرد، بەڵکو بارودۆخی ژیانی وڵاتیان زیاتر بەرەو خراپی ڕۆیشتوو. ئێستا هەرێمی کوردستان لە سایەی ئەم کابینەدا لە هەموو ڕوویەکەوە لەو پەڕی خراپیدایە. ئەمە ژوای کرد لە زۆنی سەوز چەند مانگێک دەوامی قوتابخانەکان دوا بکەوێت و مامۆستایان و فەرمانبەران بۆ مافێکی سادە و سەرەتایی خۆیان بێنە سەر شەقام. هەر بۆیە هاوڵاتیانی هەرێم و چاودێران و پەرلەمانتاران کابینەی نۆ بە خراپترین کابینە دەزانن. بەداخەوە هیچ کام لەو بەڵێنانە زۆربەی هەرە زۆری جێبەجێ نەکراوە و ئێستا حالیان کار بەڕێکەریشە ئەم کابینەیە. بۆیە بە خوێندنەوەی من لە ناو ئەو نۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە خراپترین کابینە بووە، بە تایبەتیش یەکێک لە هەرە کەم و کوڕەکانی ئەم کابینەیە بە تەسەکردنەوەی ئازادیەکانی ڕادەربڕین بوو کە ژمارەی ئەو ڕۆژنامە نووس چالاکوان و خەڵکانەی تەنها لەسەر ئەوەی کە ڕێی خۆیان دەربێتەوە ڕخنەیەکیان لەو دەسەڵاتە کردووە، هەندێکیان لە کوندی زیندانەکان تون کراون، هەندێکی تریشیان لە ڕاستیان ملاحەقەی. بە قەناعەتی من فاشلترین کابینە بۆ لە مێژووی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. تیان ئێمە هاوسەنجی ڕاگرین دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەشریعی. یەکجار چوونە پەرلەمان ئەسڵەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تیمەکە محاسبەی پەرلەمانتارەکانیان کرد، نەک پەرلەمانتارەکان محاسبەی ئەوان کەن و بێنە بەرچاوی خۆت. ئەوە ئێستا دۆخی موچێ، ینی ئەم حکوومەتە ئێستا هەموو ئیشی بۆ بە موچە، ئەوەش دۆخی موچەیەکای بینی. ئێز ئەمریکان کە ئەیان پارێزن تا ئێستا سێمانگە موچیاوە نەگرتووە، ئەوە دۆخی ئاوە، دۆخی کارەبا، ئەوە سەروەری نیشتیمان. ئەین لەبەرەوە بە بڕای من تەنها لە یەک ڕۆوە سەرکەوتوو بووە، ئەوش دەڕۆی ئەمنیەوە کە مەسەلەی ئازادی و مەسەلەی ئەوانەی بە تەواوەتی کە بکردوێتەوە و زیندانیانی بادنێنیش باشترین نمونەیە. کابینەیەکی شکست خوارد و واتە شکستی هێنا. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەم کابینەیە بە بەراورد بە کابینەکانی پێشووتر زۆر خراپ بووە و نەیتوانیوە مافە سەرەتاییەکان دابین بکات. تەنانەت یاری بە دۆسیەکی گرنگی وەکو موچە دەکات کە قوتی ژیانی موچەخۆرانە. ڕۆژ بە ڕۆژ گەندەڵیەکانی ئەو حکوومەتە دزی ئەو حکوومەتە زیاتر دەرەکەی بۆ گەل و میلەتەکەی و زیاتر سەرشۆڕە بێت، تەنانەت بەرامبەر بە حکوومەتی مەرکەزی بەرامبەر بە بەغداد کە ئەی بینێت گەندەڵیەکی زۆر دزیەکی زۆر حتا لە لیستی موچەخۆرانە هەیە. بەداخەوە نەیتوانیوە وەڵامی داواکاریەکانی گەلەکەی و میلەتەکەی بداتەوە، نەیتوانێت لە ئاستی دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی گەلە و میلەتەکەی خۆیدا بێ. بەڵام ئەوەی کە ئێمە لەم حکوومەتە ئەیبینین خزمەتی گیرفانی سەرۆکی حکوومەتەکرێت بە موچەی موچەخۆران، خزمەتی گیرفانی دەسەڵاتدارانی ئەو پارتاکرێت کە بەرپرسیارەتی ئەم حکوومەتی لە ئەستۆیە. کابینەی نۆ لە سەرەتاوە بەڵێنی چاکسازیدا و یاسایەک بە ناوی چاکسازیەوە لە پەرلەمان دەرچوو، بەڵام نەک نەیتوانی چاکسازی بکات، بەڵکو تاوەکو ئێستا بەشێک لە وڵاتیانی هەرێم بەدەستی کەمی کارەبا، کەمی ئاوی خواردنەوە، خراپی ڕێگاوبان، پێنەدانی موچە لە کاتی خۆیدا و نەبوونی پرۆژە خزمەتگوزاریەکانەوە دەناڵێنن. جگەلەوەی ساڵانێکە هیچ دەرفەتێکی دامەزراندنی بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان نییە. خەڵکێکی زۆر هەژار و بێکارن، بەشێک لە گەنجانی ژوڵات بەجێ دەهێڵن و ڕێگای هات و نەهاتی هەندەران هەڵدەبژێرن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.